ئەو هەواڵانەی کە ڕۆژانە بڵاو دەکرێتەوە بێگومان سەتانەوەتیان هەواڵی ناخۆشە یعنی ئەو هەواڵە ناخۆشانە بەڕای جەنابەت وەکو گەرجێک تا چەند کاریگەری هەیە لەسەر بازار لەسەر بیکردنەوەی تاچی کورد لەسەر نەفسێتی کورد والله برا جوانەکەم هەواڵ وە خۆی ناگاتە زی یە خۆی ناگات دوای ئەوەش یەک گولە لە ئەمریکای بتەقی لێرە بازار نامینێ بەڕاستی یعنی یەک گولە لە ئەمریکا بتەقی لێرە بازار نامینێ ئەرە والله زۆر تاسیر دەکات پەیوەندیەکە چییە؟ پەیوەندەکە ئەوەیە خەڵک بتمانێ نەماوە بەڵێ متمانێ بە تاچی کورد نەماوە عنی تاچی کورد متمانێ بەو وەزای نەماوە وەزەکەی نەماوە بەڵام ئێستا پێیز دروست بووە نە پەیوەندی بە حکوومەتەوە هەیە نە مەسەلەن پەیوەندی بە جیهەتێکی دیارەوە هەیە پەیجەکە سێ-چار کەس بەڕێوەی دەبن ینی ترس و تۆقیم بڵاو دەکەنەوە هەواڵێکی بچووکە گەورەی دەکەن بەس بۆیە مشاوەشی پیاکەن ناو کۆمەڵگە بەس بۆ مشاوەش پیاکردنە هیچی تر نییە قازانج لە مشەوەشی پەیداکردن چییە؟ هەیە مەسڵحەت تێدا هەیە هەندێک مەسڵحەت لەوانەیە تێگەیشتووی لەوە تێگەیشتم وە مەسڵحەتی هەیە لەوەیە مەسڵحەتەکەی لەو دابیت لێ بخوا بۆ نەوەعی لێ بخوا بۆ نەوەعی ینی ترساندنی خەڵک و مشەوشەکەی کە جەنابەت باسی دەکەیت تەشویش خستنە ناو نامشتەمە لێ خواردنەوە لی دەخوا بۆ نەوەعی لی دەخوا بۆ هەیە بۆی قازانجە هەیە کام مشاوەشی پێیا بێ بۆ قازانجە قازانجەکەی چیە بەس لێ خواردنەکە یان شتی دیکەی لە دواوە تاکیت بە بەس لێ خواردنەکە نیە شت کەش دەدواوەیە کە لە ناو کۆمەلگات و مشاوەشیت پێیا کرد بۆ قازانجە بۆ قازانجە ینی مشەوەشکردنی خەڵک و بێزارکردنی خەڵک و ترساندن و تۆقینی خەڵک لە قازانجی ئەوانە ئەیە بیر لە نەفسێتی تاچی کۆمەلگای کوردی ناکەنەوە ئەوانە بیر لەوە ناکەنەوە بۆ منە بازارێک ئێستا لەبەرەوەی کە هەواڵێکی ناخۆش هەیە هەواڵەکە هەرچەندە ناخۆشە بەڵام گەورەتر دەکرێتن بیر لەوە ناکەنەوە جاگە بیر لەوە بکەنەوە ئەو شتە ناکەن ناگە بیر تاچی بکەنەوە بیر لە بازارە بکەنەوە بیر لە فەقیر و شت بکەنەوە ئەو شتە ناکەن